سەتلەکەی ڕەنسەنگاوی. ڕۆژنامەنووس کاوە شێخ عەبدوڵڵا نووسیوێتی و دەڵێت دوو ڕۆژ زیاترە زۆر کەس بە تایبەتژنان لە ڕێی ماسنجەر و ئینستاگرام و تیکتۆک یان لە کاتی قسەکردنی ڕوبەڕوودا باسی و مەترسیانە دەکەن کە لە بەرنامەکەی ڕەنسەنگاویدا خرانە ڕوو سەبارەت بە سەتڵی نایلۆن بە تایبەت ئەوانەی ماستیان تێدەکرێت. زۆر کەس بە خۆمی وتووە یان ڤیدۆکەی بۆ ناردووم و دەڵێن ئەممان لەم سەتڵانە دوور بکۆرەوە. بە پێیەزمموی 15 ساڵ کاری مەیدانی ڕۆژنامەوانیم ئەوم بۆ دەرکەوت پسپۆڕ و شارەزایانی کوردستان ئینسانی ڕووخێنەر و ترسێنەر و بێباکن. ڕاستەوخۆ بە شێوکی زۆر سامهێنەر باسی ئەو مەترسیانە دەکەن کە لە ڕێی خواردن و کاڵاو کەرستەوە زیان بە تەندروستی خەڵک دەگەێنن. ئیتر بە بێوەی گوێ بۆ بدەن مەترسیەکە هەرەوەنی ئاشکرای بکەن کە فڵانەشت خراپە، بەڵکو ئەوەیش خراپەکە و شتا ئەمڕۆ پێویستی سەرەکیە یان لانی کەم جارێ بە دیلەکەی ئاسان نییە. سێ نمونەی زۆر زەقهەن لە کاری خۆمدا کردو من. یەکیان مقابلەی کەسێک بوو کە جیۆلۆژ و پسپۆریاوی ژێرزەوی بوو. ساڵی 2007 وتی 10 ساڵی تر سلێمانی ئاوی خواردنەوەی نامێنێ و کارە سات بەڕێوەیە. بۆچی؟ چونکە لە سیتەک دەیان و سەدان بیری ارتیوازی لێدراون و ئاوی ژێرزەوی سلێمانی چۆڕەبر دەکەن. 15 ساڵ تێپەڕی و هیچ وانە بوو. دووەمیان راپۆرتێک بوو لەسەر مەترسیەکانی سفری سەفەری و پەرداخ و قاپی سەفەری. ئەمەیان ساڵی 2012 بوو. پسپۆڕێکی ترسێنەری تر سەبارەت بە مەوتی کارەساتەکە وەندە گەورەیە ناتوانم ئێستا مەزەندەی بکەم لە ئەنجامی بەکارهێنانی ئەوشتا سەفەریانە. ئەویش دەرکەوت نوقڵانەیەکی خراپ بوو. سێمیان دیداری ژینگە ناسێک بوو کە سەبارەت با ترسناکی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی دیدارێکمان بۆ ساز کردووتی تا 10 ساڵی تر زۆربەی دارەبەن و دارەبەڕوەکانی قەرداخ و شک دەبن و دادەڕزێن. بۆچی؟ چونکە ئەو گڕ و گەرمەی لە دوای فڕۆکەکە دەردەچێ هەموو ئەو دار و درەختانە وشک دەکات کە دەکەون ناژێر مەدرەجی فڕین و بەرزبوونەکەیانەوە. 10 ساڵ تێپەڕی و قەرداخ هەرسەوز دەچێتەوە. کاوە شێخ عەبدوڵڵا دەشڵێت منی ڕۆژنامەنووسیش بەبێ ئەوەی ئەو هەستی بەرپرسیارەتیم هەبوو بێ بەو پەڕی تامەزرۆییەوە مانشێتە ترسناکەکانم هەڵدەبژار کە کارەسات بەڕێوەیە و خۆتان ئامادەکەن بۆ مردن. لێرەدا نامەوێت بڵێم ئەو شتانی وتیان ترسناکرین و ڕاست نەبوون، بەڵکو دەمەوێت بڵێم زیادەڕەوی زۆر دەکەن لە دەرخستنی مەترسیەکاندا و زۆر بێباکانە قسە فڕێدەدەن. ئیتر بۆیان گرنگ نییە چەند ڕاڕای و ترس و گومان دەخەنە دڵی خەڵکی ئاساییەوە. من وا هەز دەکەم ئینسانیان سەردەما زیاد لە حەد دەترسێنرێ و ترسێنراوە. ڕۆژێک دەڵێن قاوە چاکە، ماوەیەکتر دەڵێن ترسناکە. خێو شەکر دەکەن بە دوژمنی ئینسان، برنج ژەهرە و ڕۆن کوشندەیە و فڵان کارەساتە. ئاخر خۆی ئینسانم شتانی لێ بگریتەوە هێوا شێواش دەبووکێتەوە و دەمرێت. بۆچی بەم ڕاهاییە خەڵک دەترسێنرێت لالایەن پسپۆڕ و شارەزایانەوە. خۆ مرۆڤایەتی لە هەموو سەردەم و قۆناغەکانی ژیاندا کە گەشەی کردووە و پەڕیوەتەوە بۆ قۆناغێکی تر بە بێکێشە و مەترسی نەبووە. بۆ نمونا کاتێک مرۆڤ بۆ قۆناغی تێپەڕاند کە گیا و گەڵا و گۆشتی کاڵ بخوات و دەست بداتە بەخێوکردنی ئاژەڵ و کوشت و کاڵ بکات، تووشی دنیایەک مەترسی و ئاڵنگاری تازە بوویەوە. هەر لا زۆربوونی کول لەو کرم و مێرووی زیان بەخش بۆ بەروبوومە کوشت و کاڵیەکانی کە خۆی دەیچاندن تا نەخۆشی و پەتا و گەڕوگلی بۆ ئاژەڵە ماڵی کراوەکانی. واتە هەر کاتێک ئینسان دەستی بە ژیانێکی نوێ کرد بێ مەترسی نوێ و ترسناکترێ خەی گرتووە، بەڵام مرۆڤایەتی هەردرێژی هەیە و دەرد و ئازاریش لەگەڵیدا. ئەو ڕۆژنامەنووسا باسی ئەوەش دەکات و دەڵێت بۆیە بە بڕوای من پێویست ناکات پسپۆڕ و شارەزایان بەم ڕاهاییەوە مەترسیەکان بۆ خەڵکی ئاسایی بخەنە ڕوو. دەکرێت هۆشیاری هەبێ بەڵام ترساندن و زراوچوون جیایە لە هۆشیاری. لەو بەرنامەی ڕەنسەنگاویدا سەتڵی نایلۆن لە مین و بۆم ترسناکتر نیشاندرا. لە کاتێکدا هەرێستا و تا چەند مانگی تر سەدان هەزار لەو سەتڵانە لە ماڵی حەیوانداردایە و شیری گەرمی تێدا دەمێنن بۆ ماست. ئەیوانە چی بکەن و چۆن چارەسەر بکرێن کە وەندە ترسناکەن؟ ئەی چۆن ئەو هەموو ساڵە بەکارهێنراون کارەساتیان نەخوڵقاندووە وەکەوەی پسپۆڕەکانی بەرنامەی ڕەنسەنگاوی ئاماژەیان پێدا. بۆیە پێویستە لەسەر شارەزا و پسپۆڕ و ڕۆژنامەنووسەکانیش زۆر بە وریای و بەرپرسیارەتی زیاترەوە کار لەسەر شتانە بکەن کە بوونەتە بەشێکی دانەبراو لە ژیانی خەڵکی ئاسایی. بۆ خۆم ئاعتراف دەکەم ئەو ساڵانەی ڕۆژنامەنووسی مەیدانی بووم شتێک لەو نەخۆشیەم تێدا بوو کە تامەزرۆ بووم دیدار و راپۆرت و هەواڵەکانم ڕەگەزی ترساندن و زراوچوونی تێدا بێت بۆ خەڵک و خوێنەرەکانمان. چێژم لەوە دەبینی کە مانشێتەکانم داچڵەکێنەر و ڕووخێنەر بن. لە هەموو میدیانەش کە ئیشم تێدا کردووە هەمان نەخۆشیم لە سەر و بەرپرسی بەشەکان دابینیوە. ئەوانیش لایەنوە بووە ئەو دیدارانی ئەنجام دراون هیچی گرنگی تێدا نەبووە گەرمیوانەکانمان جنێوی نەدابێ یان ڕەگەزی وروژەنەری تێدا نەبوو بێ تا لایەنی بەرامبەر وەڵامی بداتەوە. کاتێم دیدار و بەرنامانە دەبینم هیچ نادا دەسڵەکێم نەگرنگیان پێدەدەم، چونکە دەزانم مرۆڤایەتی هەرگیز بەبێ ئاستەنگ و کێشە و مەترسی تێنەپەڕیوە و ژیان یەک پارچە سەلامەتی نەبووە. بۆیە زۆر باسایی لەگەڵ مەترسی و زەحمەتیەکاندا هەڵدەکەم. تازا مرۆڤایەتی ناچارە لەگەڵ ئەم مەترسیانەدا بژی و گەشەش بکات.
لە کۆتایی بابەتەکەیدا ڕۆژنامە نووس دەڵێت هیوادارم ئێوەش هەموو وابی بکەنەوە و نەکەونە ژێرە و نوقڵانە خراپانەی لێ دەدرێن بۆ ترسناکی هەموو شتانەی ناچارین پێی بژین هەر لە برنج و شەکر و ڕۆنەوە تا دەبۆ سەتڵی پلاستیک.